مامۆستای وانەبێژین بافرا و حەقبێژین. بۆ جارێکی تر نوێنەری مامۆستایانی وانەبێژ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چوونە شاری هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا ئەوان کە چەند ساڵا یەک داواکاریان هەیە ئەویش بە هەمیشەییکردنیانە کەچی لە بڕی گوێگرتن لێیان دوو لە نوێنەرانیان بە ناوەکانی مامۆستا کارزان فیزیک و مامۆستا عەلی ڕەئوف لەلایەن هێزێکی ئەمنیەوە دەستگیر کران بەڵام سوورن لەسەر داواکاریەکانیان و جەخت دەکەنەوە کە جگە لە دامەزرانی هەمیشەیی بە هیچی دیکە ڕازی نابن. بۆ ساڵی 2021 بۆ 22 واتە ساڵی پار ژمارەی مامۆستایانی وانەبێژ زیادی کرد بۆ نزیکەی 3450 مامۆستای وانەبێژ. ئێمە گە تەماشام ژمارانە بکەین لە خلالی ئەم 6 ساڵی ڕابردووەوە نزیکەی 18,000 مامۆستای وانەبێژ زیادی کردواتە ئەمێ ئەوە بڵێم شتێک نەماوە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بەناوی وەزارەتی پەروەردە بەڵکۆی کە لە ئێستادا دەگوزارەی وەزارەتێکە پێی دەوترێ وەزارەتی مامۆستای دانەمەزراو واتە وەزارەتی وانەبێژان چونکە لە ناو وەزارەتی پەروەردە نزیکەی 130,000 مامۆستا هەیە لەم 130,000 30,000 مامۆستای وانەبێژە کە دەکاتە ڕێژەی لە 123.54 مامۆستا پێک دەنێت لە نێو وەزارەتی پەروەردە. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک بە پاساوی بێبنەما بە پاساوی نازانستیانە داواکاری مامۆستایانی هەمیشە وەلاناوە داوای دامەزراندن دەکەین بە هەمیشەی بوونمان کە بە مافی خۆی بە مافراوای خۆمان دەزان وەڵا حتمما دەبێت شاری زۆر بکەین هەر چۆنێک بێت کە حکومەت وەڵامێکی جدیمان بداتەوە و بتوان ئەوان بێنینە سەر خەڵک. نیوەی کەرتی پەروەردە بەشێکی تر لە مامۆستایانی وانەبێژ هۆژاری دەدەن لەوەی ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوامان دەگرن و بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن باسیش لەوە دەکەن ئەگەر مامۆستا لەسەر مافی خۆی دەنگ هەڵ نەبڕێت ئەوە ناتوانێت پەروەردەکارێکی چاک بێت. ئێمە تەنها داوای دامەزراندن دەکەین کەەوە مافێکی هەتا بڵی سەرەتاییە بۆ مامۆستا ینی هەر ناکرێت مامۆستا لە ئەسڵدا داوای دامەزراندن کە لە هیچ وڵاتێک کە تەماشاکەی ینی مامۆستای وانەبێژ بوونی نییە سەیر و سەمەرەیە مامۆستا بێتە هەر ڕۆژە و لە شوێنێکی پسی داوای دامەزراندن داوای موچەیە کە نیوەی موچەی ئەسلی مامۆستایە کە پێی نادرێ ئێستا مامۆستا موچەی مانگی 6 پێدراوە مانگی 7 پێ نەدراوە کەسێکدا نەتوان داوای مافی خۆی بکە حەقنی پێ وتێ مامۆستا حەق نییە تەلەبێ بێتێتە بەردەست پەروەردەیان بکات چونکە ناتوانێت جیلێکی باش چاونەتەرس جیلێکە وا پەروەردە بکە کە دوو ڕۆژکەویش داوای مافی خۆی بکە کەسێک بە خۆی ناتوان داوای مافی خۆی بکە ناتوانێت تەلەبەش پەروەردە بکە. جێگری سەرۆکی لێژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەڵێت کێشەی مامۆستایانی وانەبێژ ساڵانە دووبارە دەبێتەوە و ساڵانە کێشەکە دەکەوێتە پرۆسەی خوێندن و ئەم ساڵ ژمارەی مامۆستایانی وانەبێژ بۆ زیاتر لە 31,000 مامۆستا بەرز بووتەوە. هەمووشی داوای مافێکی سەرەتایی خۆیەکە ئەوش بریتە لە دامەزراندن ئەمە حەقێکی مامۆستا 8 ساڵ 9 ساڵ مامۆستایەکی وانەبێژە بەڕاستی مافی خوراوە لە پێدانی موچە لە کاتی خۆی مافی خوراوە لە هەموو ئەم مستەحقاتانی کە وەک مامۆستایەکی ئاسایی میلاک هەیەی مانگانە لە مۆڵەت لە ئیجازە لە مخەسەسات لە کاتی خۆی سەری مانگ پێدانی موچە پێی هەموو ئەمانە بەڕاستی مامۆستای وانەبێژ لی بێبەشە و زوڵمی لێکراوە و ئەمە بۆتە هۆکاری ئەوەی ئەم مامۆسایانە خۆیان بە مافخراو ئەزانن و سەرەتای هەموو ساڵێک بەڕاستی دووچاری کێشە ئەبێتەوە پرۆسەی پەروەردە فێرکردن. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێن لە بڕی دامەزراندنیان بە هەمیشەیی سەدان مامۆستای وانەبێژ کە هەیەە 10 ساڵ خزمەتی هەبووە ئەم ساڵ دوور خراوەتەوە کە زۆرینەیان بژێویان تەنیا لەسەر وانەبێژی بووە.